جەنگی دووەمی جیهانی، جەنگی جەمسەربەندی. ڕێکەوتنامەی ڤێرسای سەپاو بەسەر ئەڵمانیا یاخیدا توانی بۆ ماوەیەک ئەڵمانەکان ڕام بکات، بەڵام وەک سیگمۆند فرۆید دەڵێت ئەوەی دەچەپێت لە ناو ناچێت، لە کاتێکی تردا بەهێزەوە سەر هەڵدەداتەوە. ئەو هێزەی ئەڵمانەکانی چەپاند و سەروەریەکانی لێزەوتکردن، ئەڵمانەکانی وا لێ نەکرد چێژ لە کۆیلایەتی و ژێردەستەیی وەرگرن، بۆیە هەر لە سەرەتای ئەو ڕێکەوتنەی کە دوای تێکشکانی لە یەکەمین جەنگی جیهانیدا بەسەریدا سەپێنرا لەلایەن ئەڵمانەکانەوە ڕەت کرایەوە. لە ناوچە جیاوازەکانەوە دەنگی ناڕەزایەتی ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشاندا بوو، بەتایبەت دوایەوەی سەرکردایەتی بەرەی ناڕازی لەلایەن هیتلەرەوە کراب. ئەو کاتەی هیتلەر دەرکەوت نەک خەونی هەڵوەشانەوەی ئەو ڕێکەوتنەیدا، بەڵکو وتی ئەڵمانەکان دەبێت خەونی گەورە ببینن. دواتر ئەڵمانەکان توانیان شوێن پێی خۆیان جارێکی تر بکەنەوە لە ئەوروپادا. دوایەوەی هیتلەر بوو بە دەسەڵاتی یەکەم، ئەڵمانیا بوو بە ئەسپێکی سەرشێت، بوو بە گێژەڵوکە، نەک هەر ئەڵمانیای لا ڕێکەوتنەکە دەرباز کرد و سەروەری وڵاتانی بەسەر خاکی ئەڵمانیاوە نەهێشت و خاکەکەی گێڕایەوە، بەڵکو هاوکێشەکەی هەڵگێڕایەوە و هەژمونی بەسەر وڵاتاندا زیاد کرد. یەکی ئەیلولی ساڵی 1939 کەشتیەکی دەریاوانی ئەڵمانیا بە ناوی شیلسفینگ یەکەم گولەی ئاراستەی بەنداوی گدانسک کرد لە پۆڵەندا. باپی لێکۆڵینەوەکان وەک یەکەم گولە و دەستپێکی جەنگی دووەمی جیهانی دادەنرێت. هیتلەر هەوڵیدا شاری گدانسکی بگرێت کە لە 1985 دانیشتوانەکەی ئەڵمانی بوون. دوو ڕۆژ دوای هێرشی ئەڵمانیا بۆ سەر پۆڵەندا، بەریتانیا جەنگی دژی ئەڵمانیا ڕاگەیاند. لێرەوە جەنگەکە بوو بە بلۆکی هاوپەیمانێتی، ئەڵمانیا بە سەرکردایەتی هیتلەر و ئیتالیا بەڕابەرایەتی مۆسۆلۆنی و دواتر ژاپۆنیش بوونە بەرەیەکی جەنگ بەرامبەر وڵاتانی فەڕەنسا، بەریتانیا، رووسیا و دواتریش ئەمریکا چووە ناو ئەو هاوپەیمانێتیەوە. ئەمەش دوایەوەی ژاپۆن هێرشی کردە سەر ئەمریکا و زیانێکی گەورەی پێگەیاند. ئەڵمانیا لە کاتێکدا بەردەوام بوو لە گرتنی وڵاتانی ئەوروپا و بەشی زۆری خاکی ئەوروپای گرتبوو، بەهۆی تێکچوونی پەیوەندەکانیان لەگەڵ رووسیادا ئەڵمانیا جەنگی دژی رووسیا شڕاگەیاند. ئەڵمانیا دوایەوەی فەڕەنسای گرت و لە جەنگێکی سەختدا بوو لەگەڵ بەریتانیا، جەنگەکەی ماوەیەک لەسەر بەریتانیا وەستاند و هەوڵیدا رووسیا کۆنتڕۆڵ بکات، بەڵام لە هەردوو شاری لینینگراد و ستالینگراد تووشی شەڕێکی سەخت بوو. ئەو پلانە سەربازیی هیتلەر دایناخ بەهۆی نەتوانینی جێبەجێکردنی لە کاتی خۆیدا و هاتنی وەرزی سەرما لەلایەک و لاوازی ئیتالیا لە جەنگەکەدا کە ئەڵمانیای ناچار دەکرد بە ناردنی هاوکاری، ئەڵمانیای لە گرتنی هەموو ئەوروپا و رووسیا ڕوبەڕووی شکست کردەوە. ئەمریکا دوای هێرشی ژاپۆن هێزی سەربازی ڕەوانە کرد بەرەی هاوپەیمانی دژی ئەڵمانیا تا داهات هێرشەکانیان چڕتر دەکردەوە. لە ئەوروپاوە هێرشەکان لەلایەن ئەمریکا و دەوڵەتان چڕ کرایەوە. لە ڕۆژەڵات رووسیا لا بەرگریەوە بەرەو هێرشبردن هەنگاوینا، نازیەت تا داهات خاکی زیاتری لەدەستدەدا تا کارگەیشتە سەر بەرلینی پایتەخت. رووسیا لا بەرەی ڕۆژەڵاتەوە داخڵ بوو، وڵاتانی تریش لا بەرەکەی ترەوە. هیتلەر لەو کاتەدا دیار نەما و بەرلین بە تەواوی کەوت و دابەش بوو بەسەر بەرەی سۆڤیەت و ئەمریکادا و دواتر دیواری بەرلین لە نێوانیاندا دروست کرا. ژاپۆن کە تا ئەو کاتەش بە تەنها لە گۆڕەپانەکەدا ڕادەست نەبوو، ئەمریکا بۆمبی ئەتۆمی لە شاری هیرۆشیمادا، بەڵام سەرباری گەورەترین زیانی گیانی و مادی کە شارەکەی خاپوت کرد خۆی بەدەستەوە نەدا. دواتر ئەمریکا بۆ جاری دووەم بۆمبی ئاراستەی شاری ناکازاکی کرد و ئەو شارەشی وێران کرد. سەرنجام ژاپۆن خۆی دا بەدەستەوە و ئەو جەمسەربەندیە تا ڕووخانی دیواری بەرلین لە نێوان ئەمریکا و سۆڤیەتدا مایەوە.